بەکشانەوەی سوپای ئەمریکا سوپای ئەفغانستان توانای شەڕکردنی نەماوە و بە پێی زانیاریەکان بە سەدان سەرباز لە ڕیزەکانی سوپا هەڵهاتوون و ڕوویان لە وڵاتی تاجیکستان کردووە. لە ئێستاشدا لە کەمپێکدا نیشتەجێن کە هەزاران سەربازی ئەفغانی تێدایە. زۆربەی چاودێران گەندەڵی و خراپی دۆخی سوپای ئەفغانستان لە ڕوبەڕووبوونەوەی بزوتنەوەی تالیبان بە شکستی کاربەدەستانی وڵات دەزانن کە نەیانتوانیوە گۆڕانکاری ڕیشەیی لە وڵاتدا بکەن. ئەگەرچی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا 11 سەپتەمبەری ئەمساڵی بۆ دواوادەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان دیاری کردووە، بەڵام بە کشانەوەی بەشێک لە سوپای ئەمریکا بە تایبەتی لە بنکەی ئاسمانی باگرام ئیدی بزوتنەوەی تالیبان هێندەی ترتوانەکانی خۆی خسوەتە گەڕ بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوەتی ئەفغانستان. توانیویانە لە ماوەیەکی کەمدا درێژایی 800 کیلۆمەتر سنووری باکووری وڵات لەگەڵ تاجیکستاندا کۆنتڕۆڵ بکەن. لە باشوور و ڕۆژئاوای وڵاتیش پێشڕەویان کردووە و حکوومەتیان لە پایتەخت و ناوەندی وڵات خەتیس کردووە. ئەوەی زیاتر جێبایەخی چاودێران و توێژەرانە ئەوەیە کە بزوتنەوەی تالیبان بە دوو ئاڕاستە کار دەکات و جگە لە بژاردەی سەربازی پەناشی بۆ دیبلۆماسی و گفتوگۆ بردووە. لە ئێستادا حکوومەتی ئەفغانستانی ناچار کردووە بێتە سەرمێزی گفتوگۆ و لە تارانی پایتەختی ئێران گەڕێکی دانووسانەکانیان دەست پێ کردووە. پاش دوو ڕۆژ گفتوگۆ لە تارانی پایتەختی ئێران هەردوولا لە بەیاننامەیەکی ئاوبەشدا جەختیان لەوە کردوێتەوە کە شەڕ ڕێگەچارە نییە، پێویستە ڕێگەچاری سیاسی و ئاشتیانە بگیرێتە بەر. هاوکات لەگەڵ گفتوگەکانی تاران، تالیبان لە پێشڕەویەکانی بۆ کۆنتڕۆڵکردنی ئەفغانستان بەردەوامە. لە یەکەم ڕۆژی بەڕێوەچوونی گفتوگۆکاندا تالیبان توانی هەموو قەزاکانی سەر بە ویلایەتی بادغیس کۆنتڕۆڵ بکات و پێشڕەوی بۆ ناوشاری بادغیسیش بکات. چاودێران ئاماژە بەوە دەدەن تالیبان هێشتا لە ئایدۆلۆژیا و دروشمەکانی خۆی کە دروستکردنی ئیمارەتێکی ئیسلامیە بەردەوامە، بەڵام پێدەچێت بۆ ئەوەی لەگەڵ سیستەمی جیهانی و دراوسەکانیدا بە تایبەتی ئێران بگونجێت گۆڕانکاری لە تێڕوانینیان بۆ سیاسەتی دەرەوە بکەن. لەبارەی گەڕەگفتوگەکانیشەوە هەرچی حکوومەتی ئەفغانستانە لە ڕووی ناچاریەوە هاتۆتە سەرمێزی گفتوگۆ، چونکە تالیبان بە هیچ شتێک کەمتر لە ئیمارەتی ئیسلامی بۆ داهاتووی ئەفغانستان ڕازی نابێت. بەرەنگاربوونەوەی ناوخۆیی لەلایەن خەڵکو و خێڵەکانەوە یەکێکە لە کێشەکانی بزوتنەوەی تالیبان، بۆیە پەنای بۆ ڕیشسپی و سەرۆکۆزەکان بردووە تا لەگەڵیاندا ڕێک بکەون و سنووری بەرەنگاریەکان بەرتەسکتر بکاتەوە. لە ڕووی نەتەوەیەوە تالیبان پەشتون زمانە، تەنیا لە ناوچە فارسیە زمانەکان بەرەنگاری تند لە دژی هەیە کە ئەویش ناڕێکخرا و چڕوپڕە. هەرچی گفتوگۆی تالیبانیشە لەگەڵ حکوومەتدا بۆ پیشاندانی ئەوەیە سۆزی جیانی ڕابکێشێت تا لەم قۆناغەدا بەرەیەکی سەربازی لە دژی دروست نەکرێت. ئەگینا باش لەوە تێگەیشتووە کە حکوومەتی ئەفغانستان بە سەرۆکایەتی ئەشرەف غەنی دووچاری گەندەڵی و پشتبەستنی تەواو بەهێزی دەرەکی بووەتەوە و لە نێو گەلانی ئەفغانیشدا خۆشەویستی و پاڵپشتیەک بۆ حکوومەتەکە نییە. لە 20 ساڵی ڕابردووشدا لە غیابی تالیبان حکوومەتی ئەفغانستان نەیتوانیوە پێگەی خۆی لە نێو خەڵکیدا جێگیر بکات.